یەکی گولانەیە لە ئەڵمانیای بەتڵانەیە ینی تەحتیلە دبستان گرتینە کارکەر ناچنە ئیش و هەواژی گەلێکی خۆشە لە گۆرە ڕۆژ و مهێ دەرباسبووی هەوا ئیرۆگەرمە و ژوەیەکی کەسێ دەرفە دیتی ئیرۆ دەرکەتیە سەریارێ نەها ئەمجی هاتنە جەهێکی سەیرانێ هەنگام بەسا سەیرانێتکن هەلبەت کوڕژی تێنە بیرامە کورد لە کی دەرێبن ئەگەر هەوا خۆش بێ دەرڤە گیا هەبێ دەرفەت هەبن خواردنی کوردی چێتکن دچنە وێ دەرێ و سەیرانە خۆتکن ئیرۆ ڕۆژا یەکێ گولانەیە ڕۆژا کارکەرەیە عیش نینە ئەمژی عیشەمە ئیرۆ نەبوو مەگۆم شقڕ دەرکەون دنیا گەلێک خۆشە وەکەون جید بینن عالم هەموو هاتنە مڵەت هاتنە خواردنا خۆتێنن زارۆک شخۆر کێف خۆشن بێجا گۆڕۆژ خۆش بێ هەرێک شخۆر دەرکەوێ گەلێک باشە ئەم گەلێکی کێف خۆشن ڕاستی ئەvê ئینسان دەرکەوێ ئینسان گۆ نەدەرکەوێ خۆرا مال دەمێنێ بهنایەکی تەنێک دەبێ هذا